سڵاو بێ زەحمەت مناڵەکەم تەمەنی 6 ساڵە کە فەحسی میزی بۆ ئەکەین خوێنە ناو میزەکەیەتی سۆنەریشمان بۆ کردو ئەڵێ هیچی نییە هۆکار چییە یاخود ئاساییە و چارەسەریش چییە خراپ نییە ئەو خوێنە لە ناو میزەکەی بێت ئازاریشی نییە بوونی خوێنە ناو میزە پێویستی بە پشکنینی ورد هەیە بەتەنیا پشکنینێکی میز ڕەنگە کافی نەبێ بۆ حاڵەتە بۆی دڵنیابین کە ئەمە نەخۆشی نییە نەخۆشیێکی قورس نییە با بڵێن مادام سۆنەری بۆ کراوە سۆنەرەکەی پاکە ئەمە جێگای دڵخۆشیە بەڵام لەگەڵ یا کۆمەڵێک پشکنینی تر هەیە بۆ منە پشکنینی ئیشی گورچیلا کە کریاتینینی پێڵێن پشکنینێکی وردی بۆ بکرێ بۆی دڵنیابین کە ئەمە نەخۆشیێکی قورس نییە چونکە هەندی حاڵەتمان هەیە خوێن لە ناو میزا دروستە بێت لەوانە حاڵتە ئاسایەکان وەکو زوویلاک بوون تای مناڵ تووشی پەتایە شتێک بێت ئەو خوێنە لە ناو میزا دروست بێمە لە هەندێک مناڵدا هەیە هەندێک مناڵ بە جوڵە و بە وەرزش و بەڕاکەڕاکەم حاڵتیان بۆ دروستە بێت ئەو ژەر ئاساییە بەڵام بۆی دڵنیابی کەوا ئەمە نەخۆشیێکی قورس نییە بێت پزیشکی پسپۆڕ ببینێ سمارت وەرچەرخانە